هاوەر سڵاوت لێبێ وەم کاتت باش. سڵاو لێ و لە بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان بێت. ڕاستی ئێمە ئەمڕۆ لە دوایەوەی کە وا بڕیار بوو لە کاتژمێر دوو خۆپیشاندانی بەرفراوان دەستێکا لە ئیدارەی گەرمیان ئەوە بە دیاریکراوی لە قەزای کرا ئێمە لە سەرەتای خۆپیشاندانەکەەوە بە شێوەیەکی مەدەنیانە ڕووماڵی خۆپیشاندانەکانمان دەکرد. سەرەتا ئەمێ باسی خۆپیشاندانەکانتان بۆ بکەم. ئەوەی کە هەبوو ئەمڕۆ لە قەزای کلار ڕوویدا خۆپیشاندانێکی مەدەنیان نەبوو لە سەرەتاوە تاکو ڕێڕەوی خۆپیشاندانەکان بە ڕێپێوانێکی هێمنانە بەرەو پولکەی ناوبازان ڕۆیشت و دواتر گرژی و ئاڵۆزی لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان دروست بوو. ئەوەی هەبوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە با بڵێن بە چەندین شێوە تیژی بەرامبەر خۆپیشاندەران ئەنجام دەدرا هەر بە لێدان و هەر بە فیشە سەفاندن و بە فیشەکی دەنگی بە بابڵین وەڵامی خۆپیشاندەران دەدرایەوە. ئێمە کە خۆمان لەوێ بووین لەناو بابڵین خۆپیشاندانەکان بووین چەند بریندارێکمان بە چاوی خۆمان بینی، بەڵام تا هیچ ئامارێکی فەرمی نییە لەسەر بریندارەکان کە بە فیشەک بریندار بوو بێ. ئەوەی هەبێت کە تەنیا برینی لێدان بووە و زایدەن ئەو باڵێن کەرەستانی کە بەدەست هێزە ئەمنیەکانەوە بووە و خۆپیشاندانەکان تا نزیکی کاتژمێر 5:30 و هەتا ئەو کاتی کە ئێمە دەستگیرکران ئێمە لەناو خۆپیشاندانەکان بووین ئاگامان لەبێت تا 5:30 باڵێن خۆپیشاندان بەردەوام بوو، بەڵام لە دوای بڵاوپێکنی هێزێکی زۆر لە پۆلیس و پێشمەرگە و لە چالەکە مەدەنیەکان بە ناو شاردا و بۆ بڵاوپێکنی خۆپیشاندەران بە ناو بازاری قەزای کەلاردا با بڵێن بە سەرجەم کووسە و گۆڵانەکانی بڵاو بوونەوە سەرجەم خۆپیشاندەرانیان بڵاو پێکرد. لە ئێستادا بارودۆخی کەلار بەهۆی بەسەربازگەکردنی قەزای کەلارەوە ئارامە، هیچ خۆپیشاندانێک بەڕێوە نەچوو. کاتژمێر 8 بۆ 9 هەوڵێکی خۆپیشاندان هەبوو لە گەڕێکی گۆران لە گازینەوە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بڵاویان پێکرا و ڕێگە نەدرا خۆپیشاندان ئەنجام بدرێت. بەڵێ هەوار سەبارەت بەو هەڵسوکەوتانەی کە هێزە ئەمنیەکان لەگەڵ ئێوەی پەیامنێران و ڕۆژنامەنووسانیان کرد چیان پێوتن و کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانتان چی بوون کە ئێستا لە هێزەکانی ئاسایش دەست بەسەرن؟ بەڵێ وەک ئاماژەم پێ ئێمە بە شێوەیەکی مەدەنیانە ڕووماڵی خۆپیشاندانەکانمان دەگرت، بەڵام لە بە دیاریکراوی لە کاتژمێر 4:30 بۆ 5 ئێمە کە لە بابڵێن لە سەروبەندی کۆتایی هاتنی ڕووماڵەکە بووین، هێزەکانی پۆلیس بابڵێن لە چەند لایەکەوە بەرەوڕووی ئێمە هاتن و بەنیازی لێسەنی کامێرا و تەواوی ئەو کەروپە لە پێداویستانی کە پێمان بوو هاتبوون هەر لەوێ میمۆریەکانیان لێسەندی و داوای کۆتایی پێهێنانی ڕووماڵەکەیان کردین. ئێمەش بابڵێن وەکو بابڵێن بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی هێمنانە بابڵێن داواکاریەکانی ئێوەمان جێبەجێ کرد، میمۆریەکانمانیا پێیان لەو سەروبەندەدا بووین وتیان میمۆریەکانتان بۆێنینەوە. ئێمەش لە بابڵێن لە شوێنێکە وەفا بووین، بەڵام دواتر کە هەر ئەو نەمانزانی لەلایەن هێزەکانی ئاسایشی گەرمیانەوە بابڵێن پەلاماری ئێمە درا باڵێن بە تیمێکی تایبەت بۆ ئێمە هاتبوون و باڵێن لەلایەن ئەو تیمەی ئاسایشی گەرمیانەوە ئێمە برینە مەعاونیەت هەرچەند دەتوانم بڵێم توندی دژێکی ئەوتۆ بەرامبەر ئێمە نەکرا، بەڵام هەڵسوکەوتی باڵێن هێزە ئەمنیەکان تا ڕادێ لە ساتی بردنماندا شێوازێکی ناشرینی پێوە دیار بوو لەبەرەوەی بە شێوەیە کادن دەستیان کرد بە باخەڵمانە سەرجەم مۆبایل و هێڵ ئینتەرنێت و مایک و کامێرا و هەموو شتێکمان کە پێ بوو لێیان سەندی تا ساتی برینە ئاسایش لە ناو معاونەتی ئاسایشی گەرمیانە هەڵسوکەوتی بابڵێن برادرانی ئاسایش تا ڕادەیەک هێمنانە بوو. ئەوەی کە ئێستا هەیە مۆبایلەکانیشان لێ سەند بوون، ئێمە دوای بابڵێن بە تەکلیف هێناومانەتەوە سەرجەمی وێنە و ڤیدۆ و ئەو بابڵێن مەلەفانی کە ئێمە لەم دووسێ ڕۆژی خۆپیشاندانەکان تۆمارمان کردبوو سەرجەمیان فڕێەوە پێمان و میمۆریەکانیشمان و کامێراکانمان و مایکمان و ئەو کەلوپەلانی کە پێمان بوو ئەمڕۆ سەرجەمی ئێستا لە ئاسایشی گەرمیانە وا بڕیارە یەکشەمە سەردانیان پێین و پێمان بدرێتەوە. بەڵێ هاوار محەممەد پەیامنێری پەیام لە گەرمیان سپاس کە تا ئێستا لەگەڵمان بووی.